گەشتێک لە بەریتانیاوە بۆ مەکە و مەدینەی پیرۆز بە پێ بەخۆی و عەرەبانەکەیەوە بە پیادە هەزاران کیلۆمەتری بڕی تاکو گەیشت. چیرۆکی حاجی ئادەم کوردی زۆر بە خێرایی بە هەموو کوچە و کۆڵانەکانی جیهانی ئیسلامی ئەمڕۆدا بڵاو بووە کە زۆربەی موسڵمانان چرکە بە چرکە چاودێری گەشتە دوور و درێژەکەی حاجی ئادەمیان دەکرد. لە ڕاستیدا سەفەرێکی پڕ مەینەت و ترسناک، بەڵام ئاسۆیەکی ڕوون بە پێچەوانەی ئەو پەندەی کە دەوترێ ڕێگەیەکی گرتۆتە بەر ئەو سەری دیار نییە. ڕێگەکەی حاجی ئادەم دوور و درێژ، بەڵام ئاسۆیەکی ڕوون و دڵێکی پڕ نور و ئیمان. کاتێک گەیشتە مەکە و مەدینەی پیرۆز هەرزوو ماندووبوون و ناڕەحەتیەکانی ڕێگای لەبیر کرد. موسڵمانان زۆر بە گەرمی پێشوازیان لێ کرد و باوەشی سۆز و خۆشەویستیان بۆ کردەوە. حاجی ئادەم کوردی زیاتر لە 25 ساڵە لە وڵاتی بەریتانیا دەژی. بەشی ئەندازیاری کارەبای تەواو کردو و خێزاندارە و خاوەنی دوو کچە بە ناوەکانی دالیا و دەریا. حاجی ئادەم کوردی کاری ڕۆژانەی سەرقاڵی نۆژەنکردنەوەی خانوبەرەیە و ژیانێکی ئاسایی لەگەڵ خۆی و خانەوادەکەی بەڕێ دەکات. لەم ئاڵقەیەدا تیشک دەخەینە سەر گەشتە دوور و درێژەکەی حاجی ئادەم و لە زمانی خۆی و خات و سارا محەممەدی خێزانیەوە زیاتر ئاشنایان دەبین. توصل ودي بومشنا. اوكي باش. داليا يلا كان حاضر دبوكا. باش. قولي. خسير الله. بعد فهمت وراها بعد زجاج اخوي. وين؟ انگلیزیش ئەزانێ و کوردیش زیاتر کوردی هەردوو زمانەکە جا برنج خۆریشە زۆر زۆری حەز لە برنجە یعنی بە کوڵاویش و بە هینیش کە خواردن برنج دروست دەکەم دایمەیەت ئەیخوا زۆر حەزی لە برنجە. فەرموو حاجی گیان خواردنی بەیانی حازر. السلام عليكم. وعليكم السلام. بسم الله الرحمن الرحيم. حەزەکەم پێشەوەی ئەمنانە بخۆن شتێکتان بەبیر بێن مەوانێک کە زۆر مهمە. عالم دەقی ئێمە دانیشتوین لەسەر ئەم سفرەیە ئەو نانە خۆین. خەڵکانێک هەن زۆر لە ئێمە جوانتر، زۆر لە ئێمە باشتر و زۆر لە ئێمە دەوڵەمەندتر بوون. ئەمڕۆ ئێستا ئەو نانەیان نییە، برسیانە لەژێر ترسان، لەژێر خێوەت و لەژێر ئەمان و مەکانیان نییە. ئەوتان قەت بیر نەچێتوانێ ئەمەی کە تیایان ئێوە ناز و نیعمەتی خۆی گەورەیە لە هەر شوێنێک بی لە دنیا. چونکە ئەمان و نیعمەتی ئەمان هەموو کەس نایزانێ و هەموو کەس هەستی پێ ناکە. دانیشتووی ئێستا بە ئیسراحەت نانی خۆ دەخۆیت و چێژی لێ وەرەگریت. بە ملیۆنا خەڵگێ ئەویان نییە، ناتوانێت. ئەمانی نییە کە ئەمان لە کەسێک بڕان، نیعمەتی ئەمان کە لە کەسێک بڕا شەو ڕۆژە لێ تاڵەکە، شەو ڕۆژ نییە کوونە مشکی لێگا بە قەیسەری. لەبەرەوە دایمە سوپاسی خوا بکەین. لە فەرموو. برو دلیا بیخۆ. دالیا. یک دست خوش. چاقو تکم داریم؟ چند نخور دابا؟
گوڵیژە خوا لەگەڵمانە گوڵی گوڵی کرێزە خۆ دەست خۆش دایگەیان زۆر بەدامە حافێتێ بێ باوکی من خۆی من کە جوانە خۆ بێ بەخێراتنیشی ێزگار گەرمتان لێ یەکەم کە عەزەتتان کێشاوە بەڕاستی زۆر سوپاستان دەکەم بۆ ئەو بەسەرکردنەوەتان کە وا بزانم تاکە کەناڵی کوردیە لە تەواوی کوردستانە کە بن سەردانی من بکەن لە بەرخاتری ئەو سەفەرە پیرۆزەی کە من چوون بەرەو مەکەی پیرۆز یەخوا بەخێر بن سەرچاوم من ناوم ئادەم محەممەدە تەمەنم 53 ساڵە دانیشتووی شاری وولڤەرامتنم لە نزیکەی 10 ساڵ ئەبێت و پێش ئەوەش تقریبان 15 ساڵ لە لەندەن ژیاوم لەبەر با بڵێن ئیزدیحام و لەبەر با بڵێن سەختی ژیان لە ناو لەندەنا بۆیە پێم خۆش بوو کە بێمە دەرەوەن من خەڵکی سلێمانیم خەڵکی گەڕێکی سەرشەقامم لە ساڵی 95ەوە من ئاوارەم لە کوردستانم جێهێشتووە چەندین ساڵم پێچوە تا گەشتومەتە ئێرە تا گەشتومەتە بەریتانیا کە بەڕاستی شانازی بەم خاک و ئاوەوە ئەەکەم کە ئێستا لەسەری ئەژم نۆکو خێزان هەر با بڵێن من کە هاتوومە لەگەڵ خێزانی خۆمە هاتووم خێزانی خۆمم بەجێ ناهێشتووە هیچ وەختێک هەموو هەمیشە لەگەڵ ما بوو ئێمە بوو مردن و ژیان هەربەیەکەوە بووین هەربەیەکەوە گەشتوینەتە ئێرە وان نزیکەی 28 ساڵە ژانی هاوسەریمان پێکەناوە لەگەڵ خێزانم سوپاس بۆ خوای گەورە تا ئێستا سەرکەوتوو بووین و سێ کچمان هەبوو ئێمە ئێستا ماوەتەوە دوانی لەبەرەوەی دانێشان لە کارەساتێکی با بڵێن دڵپەزێنە کە ساڵی 2007 ویستمان بەرەو کوردستان بڕۆینەوانە تووشی حادیسەیەک بووین لە یۆنان کە بە سیارە ڕۆشتینەوانە بەداخەوە کە ئەو ژانی لەو حادیسەیە لە دەستدا سوپاس بۆ خوای گەورە ولا يسعنا إلا أن نقول إنا لله وإنا إليه راجعون ئێستاش دوو کچم ماوە دانیشیانم خوێندنی جامعەی تەواو کردووە هەندسەی ئەلەکترۆنیک ئەمەی تریشیانم لە پۆلی نۆیە ئەم ساڵ ئینشاءالله دوایش کە هاتوومەتە ئێرە من خوێندنی خۆمم کردووە لەگەڵ کاری خۆمە کارم کردووە خوێندنیشم کردووە بەڵام من لەبەر ئەوەی باکگراوندێکی با بڵێن سەقافیم هەبووە لە کوردستان و ئینگلیزیم شتێک زانیوە بەشی خۆم بەڵام بۆ شێوەیە کە ئێستا کە قسەی پێەکەین بۆ شێوەیە نەبوو لە دوای ئەوەی کە بۆ نمونە ئینگلیزیەکەم بەقووت بۆ ئەمانە دەستم کردووە بە خوێندنی کارەبا و هەندسەی کارەباییم تەواو کردووە لێرە لە وڵاتە هەر ئەوەش بوو کە وای لێکردم بگەڕێمەوە بە کوردستان ساڵی 2013 وەکو خۆبەخشێک بۆ ئەو میلەتە کارکەم لەبەر خاتری میلەتەکە نەک لەبەر خاتری حکومەتەکە بەڕاستی چونکە من باوەڕم وایە خوای گەورە لەم کتێبا پێمانە فەرمووی ئەگەر بتوانیت گیانی نەفرێک ئینسانێک ڕزگارکەی لە مردن وەکو وایە گیانی هەموو مرۆڤایەتیت ڕزگار کردووە پێم خۆش بوو وەکو جیهادێک بتوانم ئەگەر گیانی تاکە نەفرێکیش بێت ڕزگارکەم لەوەی کە بۆ نمونە تووشی کارەباگرتن یاخود ماڵخراپبوون نەبێت من ڕێگەی لێ بگرم بەڕاستی ئەوە بۆ من پرایس لێسە ینی ناتوانانی نرخی بۆ دانیت کە چەندێ بەهایە هەستام ڕۆشتمەوانە زیاد لە چەند مانگێک خەریک بووم لە کوردستان پارەیەکی ئەجگار زۆرم سەرف کرد
هەستام نەخشەیەشی زۆر پتەوم دانا چۆنی یەکەم هەنگا و بنرێ بۆ چارەسەرکردنی شەشەی کارەبا لە کوردستان کە بیهێنمە ئاستی کارەبای بەریتانیاوە. بەڵام هەل منە المستەمیع ئایا کەسێ جۆ بگرێ بەداخەوە نەخێر. من دوای ئەوەی کە هەندەسەی کارەباییم وەرگرت زۆرم پێ خۆش بوو کە لە سلکی کارەبا کارکەم و هەروەها لەبەر ئەوە دەسم کرد بە ئیش پێم خۆشە من ئیش هەمیشە ئیشی سەربەستکەم ئیشێ بکەم کە خۆم ئازاد بم تایە. ئەوە بوو کۆمپانیایشی بچووکم بۆ خۆم دروست کرد لێرە ئیشی خانوبەرەم وەرەگرت وردە سەرقاڵی ئەو کارە بووم. ئەو کارانەی لە خانووەکە مەسەلەن خۆم ئەمتوانی بیکەم ئەم کرد ئەوەشی کە نەمەتوانی خەڵکم هەیە بۆ نمونە کرێکارم ئەمبەر لەگەڵ خۆما هەمیشە کرێکارم هەبووە ئیشەکانیکیان بۆ ڕائەپەڕاندم وەکو گەشتکاری و ئەو جۆرە بابەتانە کە من شارەزایم تیان نییە بەڵام وەکو مۆزۆی ئاو و کارەبا و مەسەلەن کاشی و ئەم جۆرە شتانە هەمووی بەدەستی خۆمە ئیکەم. لە دوایشە ئەوەتی کە چوون بۆ حەجەکەم مەسەلەن هاتوومەتەوە تا ئێستا کارم نەکردووە و جارێ بە تەماژ نیم کارکەم هەتا سەفەرێک کەشم بەدەسەوەی ئەو سەفەرەشان نەکەم ئینشاءالله کە لەم زستانە ئینشاءالله ئەڕۆمەوە بۆ مەکەی پیرۆز لە مەکە بە عەرەبانەکە جاریشکە ئینشاءالله لە مەسجد الحەرامەوانە بەرەو مەسجد الئەقسا ڕیحلەی ئیسراء و مەعراج کۆتایی پێدێنم و ئینشاءالله ئیتر وا بزانم من هەر تەقاعود دەبم لە ڕۆشتن ئیتر جارێککە لە هەموو ژیانمە ناڕم. من ناوم سارە محەممەدە تقریب 23 ساڵە هاتوین دانیشتوی بەریتانیاین ژیانی هاوسەریم پێکهێناوە لەخوا بە زیابێ سەرکەوتون 28 ساڵە شوم کردووە کە یەکەم جاری تام وڵاتەوە نە ئینگلیزیە زانی من هەر کە هاتیم بۆ ئێرە بەس کچە گەورەکەم هەبوو دوایەوە کچەی ترم بوو زۆر قورسە بەڕاستی هێتا زمان نازانی زۆر کێشە بۆ دروستە بێ هەتا مناڵ گەورەکەی بەڕاستی لێرەش بۆ ئێمە بۆ عایلە ئیسلامیەکە کوردیەکان من نازانوان بەس بۆ کوردەکانی خۆمانەوانی کە لێراژین لە بەریتانیا بەڕاستی قورسە وەکو کوردستان نییە لە کوردستان بێفەرقی هەیە بەس لێرەوان نییە زۆر کێشە هەیەتە بەردەمە بەس لەخوا بزیابێ لەگەڵ ئەو کێشانەش لەخوا بزیابێ کچەکانم حیجابن ئەبێ بتوانی ڕەفیقی مناڵەکانێ بێت چ کوڕ بێ و چ کچ بێ فەرقی نییە من کوڕم نییە دوو کچم هەیە خوانی بڕێ بەس ئەبێ بۆ کوڕەکەش و کچەکەش عینەن شت بی ئەگەر ڕۆڵی ڕەفیقایەتی نەبینی بەڕاستی سەرکەوتوو نابی بەڕاستی من بۆ خۆم لەگەڵ کچەکانمە ڕۆڵی دایکایەتی نبینم ڕۆڵی هاوڕێیەکە بینم لەگەڵیانە وەکو ڕەفیقم تەنانەت ڕەفیقی ترم نییە لەگەڵ کچە گەورەکەمە بۆ هەموو شوێنە بەیەکەوە ڕوین ڕەفیقایە یعنی ئەو ڕەفیقمە بیرۆکەی سەفەرکردنم بۆ مەکەی پیرۆز بە هیچ شێوەیەک بیرۆکەی من نەبوو بەڵکو خۆی گەورە وەکو ئیلهامێک خسێ دڵی منەوانە و من نەم ئەتوانی بۆ نمونە ڕەفزی کەم بەرەنگاربوونەوەیشی زۆرم کرد لەگەڵ نەفسی خۆمە لە ئەوڵەوە بەڕاستی ژانم لێ تاڵ بوو هەموو شتێک لە بەرچاوم ڕەش بوو بەڵام هەر کاتێک کە ئەگەڕامەوانێ و پرسیارم لە خۆم ئەکرد ئاخر من ئەگەر بڕۆم بۆ حەج هەل لێرەوە بۆ مەکەی پیرۆز بە پێ ئایا چۆن ئەتوانم ئیسراحەت بە دڵما ئاهات و مشکم جارێشکە ئەکرایەوانە و بەرچاوم ڕوونە بۆوانێ و جارێشکە ئیلهامێک بۆ من ئاهات کە پێ ئەوتم تۆ خوات لە پشتە لە چی ئەترسیت و تۆ ئەتوانی بیکەیت ئەم جۆرە قسانە ئێستا لەسەر کامێرە و لەسەر تەلەڤیزۆن بۆ شێوەیە بەڕاستی جێگەی پێکەنینە بۆ کۆمەڵی خەڵک بەڵام ئەمە ڕاستیە ئەمە واقعە ئیتر تۆ ئەگەر باوەڕت بەخوا هەیە فەرمو ئەوە واقعەکەیە خی گەورە دەستی لە دنیا نەشێشاوەتەوە زەمن لە لای خی گەورە هیچ فەرقێکی نییە لەگەڵ ئەو زەمانەی ئەم زەمانەی ئێستا لەگەڵ ئەو زەمانەی کە پێغەمەرانی تیا بووە هیچ فەرقێکی نییە لە لای خی گەورە هەر ئەو زەمانەیە ئێستاش ڕەحمەتی خوا لەسەر زەوی هەرماوە ئێستاش خەڵکی باش
خەڵکی مؤمنین خەڵکی باوەڕداران زۆر ماون هێشتا سوپاس بۆ خوای گەورە بۆ یەکە ژیانی هێشتا بەردەوامە. سەفەرەکەم لە 1/8/2021 دەست پێ کرد بە ناوی خوای گەورە هەر لێرەوە لە بەردەم ماڵی خۆمانوانە بە پێ بەرەو هارویش بەرەو هۆڵندا بەرەو بەندەری با بڵێن کە بەندەری بریتانیا بەرەو هۆڵندا و لێەوە بەرەو ئەڵمانیا بەرەو نەمسا بەرەو هەنگاریا بەرەو سربیا بەرەو بولغاریا بەرەو تورکیا بەرەو لوبناان بەرەو ئەردن بەرەو سعودیا 11 وڵاتم بڕی. سوپاس بۆ خوای گەورە دوعای ئەو خەڵکی بۆ قبول کردم لە ڕێگا کە هەمیشە دوعای ئەویان نەکرد خوای گەورە کارەکەت بۆ ئاسانکە بەڵێ خوای گەورە ئەگەر دوعای یەک نەفەری قبول کردبێ بەڵێ کارەکەم من زۆر ئاسان بوو بۆ شێوە گەورە و قەبارە گەورەیە ئەیبینیت و بۆ سەختیە ئەیبینیت بەڵام من وانای بینم من هەموو دقەیەکم بۆ نمونە تام و چێژم لێ ئەکرد لەو سەفەرە. بەڕاستی ئێستا بیری ئەو سەفەرە ئەەکەم چونکە بەڕاستی ینی کارێک ڕۆشتنیشی ڕۆحیانی بوو ڕۆشتنێک بوو بەرەو خوای گەورە هەستە کرد هەموو لەحزەیەکرد تۆ لە خوای گەورە نزیگە بیتەوە هەستە کرد عەبدەکانی خوای گەورە هێشتا لەژێر کۆنتترۆلی خوای گەوران و هێشتا ئەمانەش خوای گەورەی خۆیان ئەناسن کە ئاهاتن لە بۆ نمونە لەژێر 20 دەرەجەی ژێر سفرەوانەیە لەگەڵ مناپاڵی عەرەبانەکەیان ئەنا و لە دەرەوە ئەوەستان چاوەڕی منیان ئەکرد لەو سەرمایە بەڕاستی ئەمە جێگەی دڵخۆشیە کە هێشتا عەبدانی خوا پیاو باشان هێشتا هەرماون لە دنیا. ئەم بەرنامەیە بە سپۆنسەری هەردوو کۆمپانیای بەمۆ تراڤڵ و کۆمپانیای دەڤینجی سولەیستەر لە بەریتانیا پەخش دەکرێت. گەردەتەوێت گەشتێکی بێکێشا بە نرخێکی گونجاو بکەی؟ گەردەتەوێت بە باشترین هێڵی فڕۆکە گەشت بکەیت و تووشی دواکەوتن نەبی؟ ئەوە بەمۆ تراڤڵ بکا بە هاوڕێی خۆت. بەمۆ تراڤڵ تاکە کۆمپانیای کوردی بەریتانیا لەگەڵ دەیان هێڵی ئاسمانی جیهانی لە ئەوروپا و ئەمریکا پەیوەندی ڕاستەوخۆی هەیە. بەمۆ تراڤڵ ئەزمموی 16 ساڵ کاری لە بواری گەشت ڕێخستن و دابینکردنی تیکتی فڕۆکە بۆ سەردانی کەرانی هەیە. جگە لەمە بەمۆ تراڤڵ خاوەنی بڕوانامەی IATA نێودەوڵەتیە. بەهۆی متمانی هاوڵاتیان بە بەمۆ تراڤڵ تاوەکو ئێستا 70,000 گەشتی لە سەرانسەری جیهان ڕێخستووە و خاوەنی ژمارەیەکی پێوانەیە. بۆ دڵنیابوونت لە گەشتەکەت و بۆ ئەوەی بزانیت کە ئەو کۆمپانیای تیکتی گەشتەکەت بۆ دابین دەکات ڕاستەوخۆ لەگەڵ هێڵە ئاسمانیەکان پەیوەندی ڕاستەوخۆی هەیە ئەوە بێ دوودڵی بزانە بەمۆ تراڤڵ لەگەڵ هەریەک لە هێڵەکانی تورکش ئێرلاین، قەتەر ئێروەیز، بریتیش ئێروەیز، ڕۆیال جۆردنیەن، ئیماراتس ئێرلاین، ئۆستریەن ئێرلاین، لوفتانزا لینکی ڕاستەوخۆی هەیە. بۆ زانیاری زیاتر پەیوەندی بگرن بە ژمارەکانی بەمۆ تراڤڵ. کۆمپانیای دەڤنچی سۆلیسیتەر. کۆمپانیای دەڤنچی سۆلیسیتەر کۆمپانیایەکی پارێزەریە لە وڵاتی بەریتانیا بە شێوەیەکی یاسایی کار دەکات و خاوەن ئەزموونێکی دوور و درێژ و سەرکەوتووە بە هاوکاری و پشتیوانی چەند پارێزەرێکی لێهاتوو شارەزا و دڵسۆز خزمەت دەکات لە بواری ڤیزای جۆراوجۆر لەم بوارانەی خوارەوە. ڤیزای خێزانی، سپاوس ڤیزا، ڤیزای گەشتیاری و سەردان، ڤیزای بزنس و ڤیزای کارکردن، هەروەها ڤیزای وەبەرهێنان، ڤیزای خوێندن بۆ خوێندنی باڵا وەکو ماجستەر و دکتۆرا، هەروەها جۆرەکانی تری خوێندن. کۆمپانیای دەڤنجی سۆلیسیتەر ئامادەیە بۆ وەرگرتنی کاروباری کۆچ و کۆچبەران و نوێنەرایەتی و پەنابەران لە بەریتانیا. هەموو هەنگاوەکانی دادگا هەتا دواقۆناغی کەیسی پەنابەریەکەتان. ئامادەین بۆ داواکردنی ڕەگەزنامە و تازەکردنەوەی پاسپۆرت. ئامادەین بۆ گرێبەستی تیجاری و مڵکداری خان و دوکان. بەڕێوەبەری گشتی کۆمپانیای دەڤنجی سۆلیسیتەر پارێزەر و ڕاوێژکاری یاسایی نەجات محەممەد. زۆر سپاسی ئەو برا کوردانە ئەکەم کە لە بەریتانیا یارمەتیان نام بەڕاستی هیچ وەختێک ئەو هیلاکبوونەی و ماندووبوونەی ئەوان لە لای خوای گەورە و لە لای منیش ئینشاءالله ون نابێ. بەڵام ئەوەی کە زیاتر بۆ نمونە وەکو نەتەوە لەگەڵ ماوەستان لێرە لە بەریتانیا پاکستانیەکان بوون کە بە درێژەیە ڕێگە لەگەڵ ما بوون لە دواییشە لە ئەوروپا چەند جارێککە بە گروپ هاتوونەتەوە بۆ لام لە دواییە کە داخلی بۆ نمونە هۆڵندا بووم گروپێکی با بڵێن خەڵکی فەڵەستین و لەگەڵ گروپێکی سوورینام و لەگەڵ گروپێکیکەی پاکستانی دیسان لەگەڵ ما بوون لە ئەڵمانیا تورکەکان لەگەڵ ما بوون لە نەمسا کۆسۆڤی و ئەلبانیەکان و مەسەدۆنیەکان لەگەڵ ما بوون یانی بە درێژایی ڕێگا لە سەربیا سەربیەکان لەگەڵ ما بوون
بە درێژایی ڕێگا قەومەکان بە هەمیشە یارمەتیان ناوە. بەڕاستی ڕاستیەک هەیە ئەبێ کە ئێمە بیدرچێنین. من یەکەم جار سپاسی خی گەورە ئەکەم، دوم جار سپاسی خێزانم ئەەکەم کە وەکو قەڵایەکی پۆڵاین لە پشتی منەوە وەستا بوو کە لە ماوەی ئەم سەفەرە دوور و درێژەمە هەم ڕۆڵی دایشی بینی هەم ڕۆڵی باوشیشی بینی بۆ خێزانەکە و من زۆر زۆر سپاسی خواکەم یەکەم جار و سپاسی ئەو ئەەکەم کە توانی ئەو ڕۆڵە بە سەرکەوتویی جێبەجێ بکە وەکو دایکێک و وەکو باوچێک سەرپەرشتی ماڵەکە بکە هەتا هاتمەوانێ یاڕەبی خوای ڕووی سوور بێ ئینشاءالله لە دنیا و لە قیامەتە. بە هەمان شێوەش مناڵەکان سپاسی خوا ئەەکەم کە ئەوانیش تا ئەمڕۆ توانیویانە محافەزە بە دینی خۆمان و بە کەڵچەر و زمانی خۆمانەوە بکەن. سپاسی خوا ئەەکەم بۆ ئەوەش و سپاسی ئەوانیشەکەم کە سپاس بۆ خوا کە جۆڕایەڵ بوون هەتا ئێستا و جامیعی تەواو کردووە. سپاسی خواکەین کە بە سەربەرزی تا ئێستا من سرم بەرزە لە ناو خەڵکا پێوەی. حاجی یەکەم جار وتی من ئەم سەفەرەکەم بەڕاستی من ڕەفزم کرد، نەک لە بەرەوەی حەزم نەکرد بڕوە، بەس من ترسام لە بەرەوەی حاجی تەمەنی هەیە، وتم مستەحیل لە شتیوان نابێ، وتی من هەرە ڕۆم. بەس دوای ئەوەش کە ڕۆژی تر خۆمە ئیناسم کە ئەو شتێک هەڵێت بە تاکید ئەو شتە جێبەجێەکە، یعنی ئەوە نییە بڵێ وەڵا قسەکە و پەشیمانە بێتەوە، نا بە هیچ شێوەیە ئەو وانە ئەو کە شتێ بڵێ بە تاکید ئەو شتە جێبەجێەکە. ڕۆژ بەڕاستی زۆر زۆر لەگەڵیا بووم، پشتگیریم کرد، دەستخۆشی لە یەکەم بەڕاستی قرس بوو بۆ منیش، چونکە من لە ساڵێک زۆر زۆرە ساڵێک لێرە بەجێ هێشتین من ڕۆڵی دایکایەتی و باوکایەتیشم بینیوە بۆ مناڵەکانم، یعنی وەک وایە دایک بووم باوکیش بووم، بە دایمیش لەگەڵ ئەوە لە تەلەفۆن بووم چیتەوێت، یعنی ژیان قورسە. بەزە بۆ نمونە گەر ئەوم لەگەڵە بێ زۆر شدەیە ئاسانترە. بەڕاستی زۆر زۆر پشتگیریم لێ کردو و زۆر زۆر شانازی پێوەکەم، بەڕاستی شتێکی جوانی کرد. لەخوا بەزیە بێ حاجی زۆر زۆر نەژڵێم هەر بۆ ئەو کە چوو سەفەری حەجی کرد، حاجی هەر خۆی دایمە شتێکەکە جیاواز بێ، یعنی زۆر باشە، فکرە و شتی زۆر باشە، ئینسانێکی زۆر زیرەکە، بەس یەک عیبی بچووکی هەیە زۆر عەسەبیە بێ، بەس ئەوەیە، ئینە هیچ شتێکی تر نییە، هیچ لە دڵیان نییە، دڵی زۆر پاکە، بەڕاستی ئینسانێکی زۆر زۆرینە، بەس تۆ قسەمەکە زوو بە خۆیت باشە بێ. ئەم ساڵ کە ساڵێکی پڕخێر و بەرەکەت بوو بۆ ئێمە، زۆر سپاسی خوای گەورە ئەکەم ئەوە بوو کە حاجی چوو بۆ حەج، دوای ئەوە ئێمە چوین بۆ مەدینە، حاجیمان بینی لێەوە بە یەکەوە چوین بۆ مەکە، هەردوو کچەکانم لەخوا بەزای بێ هەر بە عایلەی حەجمان کردووە، بەس ئێمە خۆمان خۆم و کچەکەم هەردوو کچەکەم لە مەدینە حاجیمان بینی، بە یەکەوە چوین بۆ مەکە. کچەکان هەتا تەنانەت چەند جار پاڵیان نەنا بە عارەبانەکەشەوە. من کە خۆم چوون بۆ حەج لەگەڵ کچەکانم تا چەند ڕۆژیش هەرە گریان ئەچیتە ژوورەوە کەعبا بینی نازانم ئەحساسێکی زۆر سەیرە هەیە، یعنی هەموو دنیای تۆ بێ پێویستن نییە ناتەوێ. حەمد و سەنا بۆ خوا، ئیشەڵڵا من چەند لێیان ڕازیم، خوای گەورەش ئەوەنە لێیان ڕازی بێ. ماشاءالله لێرە سبحان الله خوا ڕزقی ئەم بەیانیان لەسەر ئێمە، یعنی هەموو شتێک مستەبیباتی خۆی هەیە بۆ ڕزق، وما من دابة إلا على الله رزقها. ئەم بەرنامەی ئێمە ئەمڕۆ بوو بە خێر و بەرەکەت بۆ ڕزقی بەیانی ئەم کۆمەڵە پێیرکردن.
بخۆیان نانەخۆن. من ناوم دالیا محەممەدە من لە وڵاتی بەڕێتانیا لەدایک بووم ئەحەمدولا کە من لە ماڵێکی مسلمانە پەروەردەکراوم و گەورەکراوم. من هەموو مەرحەلەیەکی مەکتبم تەواو کردووە لەخوا بەزیابێ ئێستا کە چوومەتە تا بەشی زانکۆشم خوێندووە لە زانکۆش ئەلەکترۆنیک ئەنجینێرینگم خوێندووە و حەمدولاوەشم تەواو کردووە. ئەمە بەردەوام بم لە خوێندن بۆ هەتا ماستەرەکەم تەواو بکەم. یەکەم جار زۆر قورس بوو یەکەم جار لە مناڵیەوە ئێمە هەر بە ئینگلیزی قسەمان کردووە بەس دوایی باوکم وتی ئەبێ ئێمە فێری کوردی بین چونکە ئەوە زمانی خۆمانە تر دوایی لە تەمەنی 4-5 ساڵیەوە ئێمەی فێر کرد و ئێستا حەمدولا هەموومان ناتوانین بە کوردی قسە بکەین و تێشەگەین بەس ئەوەیە ناتوانین بیخوێنینەوە بینووسین کە باوکم بەڕێکە و بەرەو مەکەی پەیرۆز هەستێکی زۆر خۆش و هەستێکی زۆر ناخۆشیش هەبوو هەستە خۆشەکەەوە بوو کە ڕابە ماڵی خوای گەورە بەس هەستە ناخۆشەکە بوو کەوەی بۆ 1 ساڵ ئێمە بەجێهێشت ئێمەی نابینی بۆ 1 ساڵ بۆ 12 مانگە بەس ئەوەی تر زۆرم پێخۆش بوو کە شتێکی زۆر باشی کرد لە ژیانیا من وەکو کچەی حاجی زۆر سەربەرزم زۆریشم پێخۆشە کە ئەو کارە کردوێتی. من خوشکی بچووکم هەیە وەکو هاوڕێم وایە هەموو شتە بەیەکەواکەین هەمانیش دایک و باوکمشم وەکم هاوڕێم وان وەکو هەموو خێزانێک کە مشکلەیەکیشمان هەبووە هەموومان بە ئارامی دانیشتین و حیلمان کردووە کە من لە هایسکوڵ بووم بەس منی تیا بوو کە موسڵمان و حیجاب بووم ئەنجا ئەنسۆری لە هەموو شوێنەکە هەیە حەزیان لە حیجابەکەی من نەبوو ئەنجا هەموو ڕۆژە هاتن شەڕێن پێ فرۆشتم هەتا ڕۆژێ هاو مناڵێ لەچکەکەی داکەن لەسەرما بەس ئەوە هاوکاری ئەو ریزنەکە بوو کە من ئەوەیە کە حیجابەکەی خۆم خۆش بوێ هەتا ئەمڕۆژ ئێستاشەوە تا بە شانازیەوە بەسەرمەوەیە. ئامۆژگاری من بۆ ئەو کچانە ئەو کوڕانەی لە تەمەنی منە ئەوەیە بەردەوامبوونە لەسەرەوە ئامانجە کە ئەیانەوێ. السلام جا خواب بازار رو با دمو بس باشی بجی بساق قربانه مکاکه و با من که با 2 نفر باشه لگل کلو پاچو ما نه لیره نخون نبینم والله آره والله دست خوش ببره مامو علي ورم برو برا السلام عليكم ممكن بيني مالكم من الموقع شي زور استراتيجية يعني ناني جرم همو بياني جيم ليرة ناني جرم بهم هر شيك من بيود مثلا نوكو بازاري ليرة خو هالناقري پارمان پی بیا پیمان نبید جاری وایی تدروانه تو بەبێ پارەی تە دەروانێت سوپاس بۆ خۆی گەورە دەفتەری حسابیان هەیە لێرە لای خۆیان دەفتەری حسابەکەمان بۆ نووسن با بچینە ئەو دیونە دەسە خۆش بێ با بچینە ئەو دیو نانەوەکەشتان پیشان بین نانەوا و نانی کوردیشمان هەیە قەسابی کوردیمان هەیە تاگەر تەماشاکی سەری ئەو نانە جوانە بۆ نمونە يعني هرچی جوری چا هەیە لە عێراقا هەموو لێرە هەیە ئەڵا برا خوا ڕزقیان با ئینشاءالله هەموو شتێک لێرە جاهیزە و هەموو شتێک لێرە بەردەستە تەنانەت بنەشتی کوردیش
خوارستان با ئیشەڵڵا تەماشای سەوز و میوەیان بەڕاستی سەوز و میوە حەزەکەی کەوەروکەرەوزی خۆمان شیوت و هەمووی بەڵێ هیەرێ هەمووی لێرە فەلاحی کوردییکە فەلاحی کوردیمانەیە لێرە ئەیکات لەم شارە بڵێ هەر ئەیبینی وەکو شیرەمەنیەکان ماستی ترشی ماستی هەڵگورت ینی کە هەمووی کوردیە گۆشت بە تازایی هیچ جۆختێک گۆشت ناخێنە سەلاجۆ تاوان هەموو شتەکان کە لێرە هێنێ هەمووی بە تازایی هێنێت کاغاونی ماڵی ئاوا بێ زۆر کەسێکی بەویژدان زۆر کەسێکی ئینسانێکی چاک خی گەورە ئینشاءڵڵا ڕزقی بات ئێمە هەموو ڕۆژێک لێرە بۆ نمونە گۆشتە بین بەڵام بەداخەوە کاغاونی خۆی زانێ ئێمە گۆشتی سوور زۆر بە کەمیە خۆین لەبەرەوەی خێزانم نەخۆشەوە ئەمانە خۆشم چوومەتە تەمەنەوە زۆر حەزم لە گۆشتی سوور نەماوە ناتوانم بەڕاستی ئەمە هێلکەیە هێڵام فریڕانج وەکو با بڵین وەکو تقریبەن وەکو هێلکی کوردی وایە ئەم هێلکەیە فەرقی هەیە لەگەڵ هێلکەکانی بازاڕە السلام عليكم باشی برام باشی طبعا ڕۆژانە من یم بۆ ێرە خۆگە سەر چاکەم یا چاشینەکەم هەریم چکە هەمووی 15 متر لە ماڵەکەمەوە دوورە هەر زۆر جار یم بۆ خۆشی تۆزە لە لای دانیشم قوربانم زۆر سپاس سەرەتا بە خێراتنی جەنابتانەکەم ئازەتان گەشا بۆ کارە گەورەتان کە هاتون بیکەن و کە حاجی بەسەرکەنەوە بەڕاستی کە حاجی پیاوێکی بەڕێز و خۆشەویست و ڕەحسووکی شارەکەمانە هەمومان چاکەوە زانی ماوەیەکی زۆرێکە لە بەریتانیایە و دوای ئەو کارە پیرۆزەکە ئەنجامیدا ئەو کارە قورسەکە کردی توانە لە توان ئەوەی لە توانایە بوو کردی گەشت بە ئەنجامەکەی گەشت بە شاری مەکە بەڕاستی دانی خەڵک بوو بە دوو کۆمەڵەکان و لەبەر مەسایری ژیان و لەبەر پارە و کۆمەڵە شت کردوێتی بەس بەڕاستەیەکی ئاستنی لەبەرکە حاجی خۆی پێویستی بۆنێن پێشەوەی کە ئەوشکە هەر خاوان سەرمادایە و هەر خاوەن پارە و هەر پارەدار بۆ پارەی بینیوە و بەس تەنها ئاما جێوەتی ئەم تەمانەی کە ماوەمە لە ماخیرێمە لە پێناوی خوای گەورە سەرفیکەم ئەوش کارێکی پیرۆزە بەڕاستی باموو کەسێک ناکرێ ڕاستە تەکنۆلۆژیا و کۆمەڵە شت و تار و ئەو شتانەیە کاراسانی زیاترەکە بەڵام وتێتی زیاترە من خێری زیاترم دەستکەوێ و بۆ خێرە زیاتر بگەم و خوای گەورە کاراسانی بۆ کردو بە ئەنجامەکەشی گەشت کرد سپاس بەخوای گەورە و لە دوای ینی بەڕاستی تۆ قورسە دەمانی ڕێک ماڵ و مناڵ و عائلە و کەسوکارە جێبێڵی لە پێناو کارێکی پیرۆز و خوای گەورەی ئاواکە بتوانی ینی هەدەف ئەوە بێ کە بە ئەنجام گەی خوای گەورەیش کاراسانی بۆ کردو بە ئەنجامەکەش گەشت و سپاس بەخوایستش بە سەلامەتی گەڕاتەوە نامان و هەر سەلامەت دووە لە شەساق بێ ئینشاءڵڵا بەخاڵ ئێوەش بەخێر بن سەر چاو دەخوا بیست برام قوربانم چاو مازەکەم بە ساقەوە چاوە لە خزمەتان بە قوربان دەستە خۆش بێ هێشتا کاتی نوێژ نەهاتووە ئەمە مزگەوتەکەی ترمانە ئەگە دەرگاوشتی کراوە بێ با بچین سێرە بکەین هەروە بەڵێ بەڵێ ئەمە مزگەوتی کوردیە ئەچین تەماشاکەی نەگەر دەرگاوشتەکەی کراوە بێ هەروە چکە هێشتا کاتی نوێژە ئەسەر نهاتووە بۆ جەماعەت داخله ربي سبحانه وتعالى ان شاء الله يسويها القسم حق ان شاء الله ان شاء الله ان شاء الله تكون ان شاء الله عليكم السلام ورحمه الله كيف حالك الحمد لله how are you الحمد لله you okay يا yeah ما شاء الله ثانك يو شكرا يعطيك العافيه الحمد لله ربي يحفظك ويطول بعمرك ان شاء الله امين ان شاء الله والربي يصلح الامور السودان وان شاء الله نرجع الى بلداننا سالمين وغانمين ان شاء الله امين يا رب اللهم امين يا اخي امين الله يخليك حبيبي يلا السلام عليكم السلام عليكم وعليكم السلام ورحمه الله وبركاته how are you my brother alhamdulillah how are you not too bad very good کاکە خەڵکی چیچانە شانازی پێوەکەم کە دراسێمانە بەرامبەرمانە لە یەکەم ڕۆژەوە لەگەڵ منە بووە زۆر سپاسێکم طبعا من زۆر سپاسی خوای گەورە ئەکەم کە هەمیشە دەستی نزام بۆ و دەستی پاڕانەوەم بۆ خوای گەورە بەرز بووە لەبەر ئەوەی سوپاس بە خوای گەورە بەبێ جیاوازی
لەناو هەموو قەومەکان و لەناو هەموو ئومەتی محەممەدا کە خۆی گەورە و عزەتەی بە من بەخشیوە هەروەکو بینیتان بەڕاستی ینی جاریوە هەبووە کە نەمتوانیوە بۆ نمونە سەلامی تەواوەتی با بڵێن بە خێراتنی تەواوەتی لە زۆربەی زۆری خەڵکان بکەم لەبەر ئەوەی کە ئێجگار بە کەمیەتێکی بە ژمارەیەشی زۆرە هاتن بۆ لام بەس بۆ بە خێراتنم و بەس بۆ نمونە ڕێزلێنان لە من بەڕاستی ئێمە عزەتی خی گەورەیە کە لە دوو ئاەتا باسی ئەکا بۆمان ويعز من يشاء ويذل من يشاء إن الله معز إن الله مذل تکایە ئەوتان بیر نەچێ. پێم خۆشە ئاماژە بەوە بکەم کە بڕیار وا بۆ ئەمڕۆ بچین بۆ مەطعام لە دەرەوە نان بخۆین، بەڵام ئەم مەطعەمی دراوسێمان وتی ئەمڕۆ سەر و پێم لێناوە کە سەر و پێش خۆتان نەزانن هەموو ڕۆژێک نییە و هەموو ڕۆژێکیش ناخورێ، لەبەر ئەوە قەرارمان نا ئێمە لێرە سەر و پێکە بێنین لە ماڵەوە بیخۆین لە جاتی ئەوەی کە بچین بۆ مەطعام و کاتەکە وا گونجاوتر بوو وام پێخۆشتر بوو کە بۆ نمونە من چێژ لێمە وەرەگرم. بسم الله الرحمن الرحیم. فرمو.